بینەوە خۆڵەمێشی لاتەوە ئەوەی فریاکەوتی فریاکەوتەوەی فراش نەکەوتین تاڵانیان کردو. دیمەنەکانی و بازاڕی لەنگەی هەولێرە کە شەوی ڕابردوو ئاگر لەو بازاڕە کەوتەوە و سەرووی 150 دوکان لەو بازاڕە سوتاوە و کاسبکاران و دوکاندارانی ئەو بازاڕە زیانیان بەرکەوتووە لەگەڵ بەشێک لەو دوکاندارانە کە وەک خۆیان باسی دەکەن زەرەرمەند بوون زیانی زۆریان بەرکەوتووە گفتوگۆ دەکەم. چەند ساڵە لێرە دوکانت هەیە؟ ئەم لە 2012 لێرەمە. لەو ئاگرێ ئەو جارە ئەو شەو چەند زیانت بەرکەوتووە؟ ئەوەی کە بە ئیساب کە لەو سێ چوار ڕۆژە ئەشامینەیە بای 20 دەفتەرم بەس موبایلینەیە. یەک سواراتەکەشەوە نازانم چکن هەرسێ دوکانی موبایلی کە لە لەنگەی شتای ئەوجار هەرسێکی منە ی خۆم و برایەکەم ئەوەی دی هەرسێکیان مەشتەیە. موبایل و شتەکانت هەموو سووتە ینی هەر سووتە سووتە؟ بەخۆیات مەژۆری هیچ نەمایە جا هەندێک ئێستا جەماعەتە ئەم شێوێ نەمزانێ برێن دزرای بەس ئێستا هەندێک جەماعەت دەرن هەندێکی دزرایە ینی ئەم چکن لێرە ڕاهات مەژۆری لۆی لە پشتەوە لە خۆم شکاندم بەسکە هاتم ڕەفەیز موبایل لێ نمایە یعنی ئەوەی تاوایتەوەی دیش دیارنی ئەوەی کە نەش سوتا لێرەش مابی عریق ئاوی لێدا نەدەبا ناو دوکانی موبایلی نابێ ئاوی لێ درێ هەمووی بە ئاوەکەی ڕۆیە. دەست خۆش عزیزی منی سوپاس بۆ زانیاریەکانت. بەشی زۆری موبایلەکانی ئەو دوکاندارە کە دوکانی موبایلی هەیە بەو شێوازە سوتاوە و بەو جۆرە بێکەلک بوون. لێرە دوکاندارێکی زۆر لە شوێنی ئاگرەکان لە نێو دوکانەکانی خۆیانن ئەمڕۆ بەیانی هاتوونەتە نێو دوکانەکانیان بەڵام کە هاتوون دیمەنەکانیان بەو شێوەیە بینیوە. چ زیانێکت پێکەوتووە؟ زیانەکانی تۆ بە چەندە خەمڕێنرێ؟ سەرەتا کاکە بەخێر بێن بۆ هەموو لە کاکە جاوەڵا ژیانەکان تقریبا سە دوکانی من بای 3 دەفتەر سوتا دوکانی سەعاتی دەست بووە. ئەوەی لە دوکانەکەتدا بوو هەمووی سوتاوە هیچ فریاکەوتی بیبێ دەرەوە؟ کەم ئەو ببینەوە خۆڵەمێشی لاتەوە ئەوەی فریاکەوتی فریاکەوتەوەی فراش نەکەوتین تاڵانیان کردووە. چێ تاڵانی کردووە؟ وەڵڵاهی تر خەڵکەکە ئەو بۆ نمونە ئەو دوکانی بەرامبەرم دوکانی مۆبایلە لە پێشەوە نەمانتوانی مۆبایلەکان دەرکەین لە چوین لە دووە دیوارەکەمان شکاندوو دەبێت لە پێشەوە باولێن جەماعەتی حەریق و مەریق نیانێت کەس بێتە ژوورۆ دیارە لە فەرعەکانەوە خەڵەکاتە بوو مۆبایلیان دزی بوو میزکەی بایدە دەفتەری کاتس. جگە لە تۆ لە دەوروبەرەکەت هاوڕەکان دوکاندارەکانی تر کەسی تر زیانی بەرکەوتووە؟ ئارە وەڵا کاکەجێ ئێستا من بای 3 دەفتەر ئەوە بای 10 دەفتەر ئەو بای 4 ئەمەی تەنیشتم بای 4 ئەی چۆن برێ ئەرێ بەخۆ هەمووی زەرەری بەرکەوتووە. خۆزگە بەس دوکانی من بستای دوکانی ئەوانە نەستوە نەبەخۆ هەمووی ئەوەسا ئێوە خەم خۆرترێکن لە حکوومەتەکە لە بانی هاتوونە لقامان لەگەڵاکەن ڕێزمان لێگرن هاتوونە بۆ لامانای کێ هاتۆ بۆ لامانە برا قەرەبوویەوەی تریان وەرنەگرتۆ خەڵکسە قەرەبووی ئەمە وەرەگرنەوە سیستەمی حەریقی حکوومەتشەوە تا ئیش ناکات لەو بەردەمی ئەوە حرەسەکان شدوێنێشەوە لێ وەڵا کردومانە تۆ ئیشی نەکردووە ئەگینا ئیشی بکردا نەمانێش بگاتە ئەم ڕادەیە. چەند ساڵە دوکان لێرێ لە لەنگە؟ 10 ساڵە چەندەم جارە دوکانی تۆ دەستوێ؟ من جارەکەی تر نەسووتا بەس ئەمە یەکەم جارە بەس برادران هەمووی 2-3 جارەمە سوبە سوتێ دوکانیان. لێرە کرێچیشن؟ بەڵێ کاکەجێ هەمومان کرێچین بەخۆر ساحب ملک بێت کابرا بۆ خۆی کرێ وەرەگرێت چییە کا لێرە بێ کەسابەت کابرای چاوەکەم یاخوا بەخێر بن یاخوا بەخێر بن. تاکو ئێساش لەگەڵدا بێ کە زۆری بەسەردا تێپەڕیوە ڕووداوی ئاگرکەوتنەوەکە بەڵام تاکو ئێستاش تیمەکانی بەرگری شارستانی بەو بەیانیا لێرە لە نێو بازاڕی لەنگە ئەو بەشەی بازاڕەکە بە تەواوەتی سوتاوە بە تەواوەتی وێران بووە. لێرە دوکاندارەکان لە شوێنی ڕووداوەکان لە بەردەم دوکانەکانیانن بەشی زۆریان ئاماژە بۆ دەکەن کە ناتوانن زیانەکانی خۆیان بخەمڕێنرێن ناتوانن زیانەکانی خۆیان کە لە ئێستادا بیخەملێن بزانن چەندە بەهۆی ئەوەی کە لە سەرەتای ڕووداوەکان و ڕووداوەکە وەک بەرگری شارستانیش ئاماژەی پێکرد قەبارەکەی گەورەیە و
بە نزیکەیی 25% دوکانەکان لە ئاگری ئەو جارەی بازاڕی لەنگە سوتاون.